بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەر چارنووسی نەوتێرێم و سەردانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی کاربارەکەری هەرێم دەکەین بۆ تورکیا کە ئەمڕۆ مەسرور بارزانی سەردانی تورکیا کردبوو لەگەڵ ڕەجەب ئەردۆغان کۆبووەوە پێی ڕاگەنداوی حکوومەت بێت باسییان لە هاریکاری لە بواری ئاسایش و ئابووری و بازرگانی کردووە هەروە دوێنێش وەفدێکی تەکنیکی وەزارەتی وزەی تورکیا هاتبوون بۆ عێراق لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق بۆ بەشداری نوێنەرانی وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم کۆبوونەوە بەڵام لەسەر نەوت نەگەشتن بەڕێکەوتن سەرەوە دەکەین سەرەنەکەی مەسرور بارزانی بۆچیایە پەیوەندی بە مەسەلەی گفتوگۆکان لەگەڵ لەسەر شکستی نەوتەوەیە وایە چارنووسی نەوتێرێم چی لێدێت تەنار دەکرێت لە ڕێگەی دەواازەیەکی تر یاخود تورکیا یاخود هەر لە ناوخۆدا بەکاردەهێنرێتەوە لەگەڵ ڕێک لا بەڕێزان دکتۆر بەهرۆ جعفەر سەرۆکی ئینستیتوتی مێدیتریانە بۆ توێژینەوەی هەرێمایەتی هەروەها کاک بەهەجەد ئەحمەد ڕاوێژکاری ڕاگەیاندنیەکەتی بۆ کاروباری وزە سەرم پرسان دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین دکتۆر بەخێر بنێک لە بەرزستانەوە دەست پێ بکەم سەردانەکەی مەسرور بارزانی پەیوەندی بە نەوتەوەیە یاخود مەسەلەی ئاسایشە کامیانە زیاتر خۆی هەرێمی کوردستان لەگەڵ تورکیایە هەر تەنها پەیوەندی ئابووریان نییە هەمیشە تورکیا لەم ناوچەیە دوو شتی لە عێراق و هەرێمی کوردستانەوە ستا بۆ بە سێ شت شتی یەکەمیان مەسەلەی مەلەفی ئەمنیە کە پەیوەندی بە پەکەکەوە هەیە مەلەفی دووهەمیان مەلەفی وزەیە مەلەفی سێهەمشان مەلەفی ئاوە لەگەڵ عێراقا جا ئەم سێ مەلەفە بە بەردەوامی تەواجودیان هەیە بەشێکی گرنگیەوەی کە لە ڕاگەیاندراوەکەی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران هاتووە بۆ پیرۆزباییکردن بووە بەڵام کۆمەڵێ عادەت ئینسان بۆی قسە بکات وەکو تۆژەر وەکو چاودێرە بێت دووشتی لە بەردەستا بێن جا قسە بکە یان زانیاری هەبێ یان ئاماژە بخوێنێتەوە ئەوەی کە ئاماژەیە ئەوەیە کە ئەردۆغان بۆتەوە بە سەرۆکۆماری تورکیا زیاتر لە دوو دەیە حکومی تورکیا ئەکات تورکیا بەدەست کۆمەڵی گیر و گرفتی گەورەوە ناڵێنێ 11 ساڵ پێش ئێستا ئێمە چوونە تورکیا 100 دلارمانەدا 100 لیرەمان وەرەگرت ئێستا 2360 لیرە بەرەو 2400 لیرە هەڕوا تورکیا بۆ ئێمە ئابووریە بوو بژێنێتەوە پێویستی یان پێشەوەی ئەمە بڵێم داڤودۆغڵۆ لە کتێبی عمق استراتیژی زۆرش دەستکۆڵە تورکیەکان باس لەواکەن تورکیا بۆی لە ئاسایش بژی ئەبێ ئاسایشی ئەوانی تریش بپارێزێت یعنی ئەم قسەمانایەوەی تورکیا بۆی لە سەقامگیری ئابووری و سیاسی و ئەمنیا بژێ بەدەست لە کاروباری ئەوانی تر وەربدات ئەوانی تریش شێ عادەتەن کورد ناڵێن بێ دەسەڵاتن بەڵام کورد یەکێکە لەو میلەتانەی دائیمەنە بێت تورکیا یان دەوڵەتی تورکیا بکرێتە بەر پەلامارەکانی دەوڵەتی تورکیا لە ساڵی 2006 تورکیا پەیوەندیەکی ئابووری بەهێزی لەگەڵ هەرێمی کوردستان یان بڵێن پارتی و بەشی هەولێر هەیە گەڵە سلێمانی ژەرایی بووە پەیوەندیەکی ئەمنی بەهێزیشان هەبووە و ئێستا قسە لەسەرەوە کرێ 36 بنەو بارگەی تورکیا لە ڕووی سەربازی و ناوخاشی عێراقان یان هەرێمی کوردستانان بەرەبەرە یعنی بەرەو ئەوە ئەڕات فعلەن تورکیاش پێناسەی پەیوەندیەکانی خۆی بکاتەوە لە دوای ئەمە زۆگن کە سەربازیانە هەر لە سنووری هەورێن لە سلێمانی شەیە خۆی بەشێکیان لە دوای بڵێن جەنگی کۆتایی جەنگی سارد حربی خەلیجی دووهەمیان بڵێن دوای ساڵی 1990ەوە تورکیا خۆی وڵاتێکی گرنگی ناتۆی بە پرسی ناتۆ دووسێ بارەگای ڕئیسیان لە نەوبیدایەتی نەوەتەکانەوە بە ئاگاداری ناتۆ و ئەنجومەنی ئاسایش لەوێن بەشێکیان هەر لە ئاساسەوە لەوێ بوون ینی لەو منتیقی ئامێدی و ئەوانە بوون بەڵام بەشەکەی دیکەیان ئەکید لەم دواییان ئەم 6 ساڵی ڕابردووە هەمویان باگەداری هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق و جارجار باگەداری ئێرانیش کۆبوونەوەی ئەمنیان هەیە لەگەڵ ڕووسەکان لەگەڵ سووریا کۆبوونەوەی سێ قۆڵی چوار قۆڵیان هەیە بەڵام لە ڕووی ئابووریەوە ساڵی 2021 پەیوەندی ئابووریان تەبادولی تیجاری عێراق و تورکیا نزیکەی 20 میلیارد دلار بووە ئیبراهیم خەلیل بەڵێ لە 2022 بۆ 23 میلیارد دلار من پێم وایە تورکیا ئیشێکی گەورەی بە عێراق و بە هەرێمی کوردستان هەیە چکە بەشێک لەو سیاسەتەی تورکیا دەستی بۆ ئەبات بۆ هەڵسانەوەی یان چاکسازیکردن لە ئابووریەکەیدا یان مەسەلەی سوی بانقیان مەسەلەی هەناردەکردنە کە زیاتری بکات باش بەزوو سێ مەلەفیە بەڵێ ئاو ئەمنیەت کە پەیوەندی بە پەکەکەوە هەیە لەگەڵ وزەیە ئێستا ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی چی لە هەرێم دەیە بۆ نمونە تورکیا کە ئەمڕۆژ پێ دوای هۆکاری سەرەکی سەردانەکە چی بووە خۆی ئەوەی کە من لەو دوو جار سەردانی ئەم ساڵ سەردانی تورکیامان کردووە پەیوەندیمان هەیە لەگەڵ هەندێک سکۆڵەریان و ئەوانش کە نزیکن لە چانکایەوە کە من لە تورکەکانی ئەویستم ناوەندی توێژینە بەڵێ لە بەسەن بەتابەتی ئۆرسام کە بەشێکە لە
چانکایە دێنە هەولێرش زۆر جار گفتوگۆ و ئینە ئێمە پرسیارە نێکەینەوە پرسیار لێماکەن ئایان لە ئەنقەرەیان ئەوەی کە من ڕاستەوخۆ لێم برسیونە سەرۆکی ئینستیتوتەکە ڕاوێژکاری ئەردۆگان خۆیەتی پرۆفیسۆرە ئەوەی کە من لێم بیست و ناوان ئەڵێن ئێمە لە 2017 هەڵەیەکی استراتیژیمان کرد کەرکووک و ناوچانە تاوەکو شنگال مان تەسلیمی ئێران کردو یان بەبێ هیچ شتێک تەسلیمی ئێرانمان کردووە بە تایبەتی مەلەفە ئەمنیەکە پەیوەندی بە مەلەفی شنگالەوە هەیە چکە شنگال هەم ئەمریکەکان پەیوەستن پێوەی هەم یەکێتی ئەوروپا هەم ئێران هەم حەشدی شعبی هەم حکوومەتی هەرێم و پارتی هەم پرسی کەمینەکان هەم زۆر شتی کەسی دیکە دەستی تێوەردا کە قەزایەکی پێ ئەمڕۆژ باس کراوە شنگال بێگومان مەلەفی لەبەر پێگەکێتی ئەوە هەموو چاوەکانی سەر لەسەر ڕێکەوتنی شنگالە لە بواری ئاسایشەتی نەخۆی مەسلەی ئەو منتیقەیە گەورەترە لە پرسی شنگال چکە بە تایبەتی ماپە کە لەگەڵ ئەک پارتیا پەیوەندێکی ئێستا تقریبان ڕوحیان هەیە ماپە ینی تەرحکەری ئەوەیە کە پرۆژەی میساقی ملی کە خۆی لە ویلایەتی مووسڵا بینێتەوە ئەوان سەریشەکە گەورەترەکەن هەتا ئەو وەفد و فودانە جارێک من عزەکەمە وەک نوتەش بجێڕمەوە وتم باشە ئەوە ینی لە میتینگەکە بووین بە برادرە تورکەکانم گوتم باشەوە بۆ خۆی گەورە نەوت و غازی بە میسر داوە بە قوبرسی داوە بە ئیسرائیلی داوە بە سووریایی داوە بە کوردی داوە بە عێراقی داوە داین مەداری سوڕەم بە ئازەربایجانی داوە بە ڕوسیای داوە بۆ بە ئێوەی نەدا وتی ئێمە هەمانەوتم کوێیە نەرێ وتی ئەوە لە مووسڵ کەرکووکی ئێمە یانیا بەونەوەها ئەگەر بە کورتی پێم بڵێ چی لە سەرۆکی حکوومەتی کاربەرەکەری هەرێم دەوێت یاخود هاریکاری ئاسایش وا دەکات هەمانگ بن لە بواری مەسلەکە هەر ئاسایش نییە خۆی ئێستا کە سەر و 2 میلیارد دلار لەم 75 ڕۆژەیە عێراق زەرەر بەر ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان و 75,000 بەرمیل نەوتەی کەرکووک کەوتووە لەگەڵەوەشا تقریبان 70 میلیۆن دلار زەرەر بەر کۆمپانیای بۆتاش و کۆمپانیا تورکیەکان یان تورکیا کەوتووە کە نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە بۆیە تورکیا لەلایەکەوە ئەوێ بێ بەشی سێیان بە کوردەکەی عێراق و هەرێمی کوردستان و تورکیا و دادگای پاریس هەیە ئەوێ بێ بەشێکی ڕاستەوخۆ بەشێکی ڕاستەوخۆ یعنی چی ینی کێشەی هەیە لەگەڵ سێشتی ئەساسی ئەم کێشەی هەیە لەوەی کە ئەو تەعویزە نەیات کە دادگای پاریس سەپاندوێتی دەڵێ ملیارێک و 471 میلیۆن دلارە بێ بدەیت ئەوەندە هەن کردووە بە قیست بێت هەتا ئەوەشیان ڕافست کردوێتەوە تورکیا ئەبێ بیدا بە عێراق حەقیەوە جگەل لەوەشە ینی دەرکەوت ئەم کۆبوونەوانەی ئەم یەک ڕۆژە دەری خست کە تورکیا هیچ کێشێکی تەکنیکی نییە لە مەسەلەی بۆ ڕێوانە چکە بینی بوومە لەرزەکە و ئەوان بە سوپیان بە بوومە لەرزەکەەوە لەگەڵ ڕاگررتنی نەوتێنی کوردستان تقریبان 42 ڕۆژی بین بوو لەبەرەوە یعنی گرنگە بۆ تورکیا دوایی دێم وڵات ئێستش پێت نەوتم چی لە هەرێم دەوێ ناڵێم سێ مەلەفی ئەمنی وزە ئاو باش دوای دێمەوە خزم سواز دەکەم کاک باجەت جەنابش بەخێر بێت ئەوەی کە تایبەتە بە نەوت بەڕێز وەکو پسپۆرێکی نەوت و غاز پێ دوای لەم سەردانە مەلەفی نەوت باسکرابێ یاخود هۆکاری شکستی گفتوگۆکانی دوێنێ چی بوو کە وەفدێکی وەزارەتی وزەی تورکی کە وەفدێکی تەکنیکی بوون هاتبوون بۆ عێراق بەڵام باز لەوەکە گفتوگۆکان شکستیان لێ نابێت بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان و زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵ برای بەڕێزم کاک دکتۆر بەرۆز لە خزمەتتانین طبیعی لە دوای ڕاوەستانی نەوتی هەرێمی کوردستان و کەرکووک لە 25 سیەوە بە بڕیاری دادگای نەوبژەوانی پاریس تورکیا لەو کاتە لە قۆناغێکی زۆر ناسکدا بوو بە تایبەتی حیزبەکەی ئاک پارتی کە بەرەو هەڵبژاردنە چوون و دۆخی حیزبەکەیشیان و دۆخی جەماوەریەکەشیان لە ئاستێکی باشتان نەبووە بابەتی دۆسیەی نەوتی هەرێمی کوردستان بەهۆی ئەو گەندەڵیانەشی کە کۆمەڵی خەڵکی ناو حکوومەتی تورکیاشی تێوە گلابوو ئەو بووکەمە بینیمان لە هەندێک لە ڕۆژنامەکانی تورکیا کۆمەڵە بابەت هەڵدرایەوە کۆمەڵە قسە و باس کرا کە ئەمیش کاریگەری ڕاستەوخۆیە بوو لەسەر دابەزاندنی ئاستی جەماوەری ئاک پارتی لە هەڵبژاردنەکاندا ئەو بوو کە ئاک پارتی ئەم بابەتی دواخست تەجیلی کرد کە گفتوگۆ لەگەڵ عێراق و لەگەڵ هەرێمی کوردستانە لەسەر بابەتی هەنادەکردنەوەی نەوتی ڕاگر هەتاوەکو دوای هەڵبژاردنەکان ئەوە بوو لە هەڵبژاردنەکانە ئاک پارتی سەرکەوتنی بەدەستێنا و ئەردۆگان جارێکە بۆ ماوەی 5 ساڵ دەرچووە طبیعی ئێستا پێگەی ئاک پارتی و
شخصی ئەردۆغان زۆر بەهێزە لە ناو حکوومەتە لە ناو دەسەڵاتی تورکیادا و خاوەنی بڕیاری یەکەمن و ئەو مەرجانشی کە هەیان بووە پێشتریش هەیان بووە ئێستا زۆر بە قووەتر داوایەکەن و ئەیانەوێ بیسەپێنن و ئاک پارتیش دەیەوێت باشترین سوود لە نەوتی عێراق ئێستا بتوانین بڵێن نەوتی عێراق شو هەرێمی کوردستان نەما نەوتی عێراق وەربگرێت کە ئەویش بریتە لە نەوتی هەرێمی کوردستان و نەوتی کەرکووک و داوای ئەوەی داواکاریەکانی تورکیا بۆی نەوتی هەناردەی نەوتێرین دەست پێ بکاتەوە چییە؟ بەشی یەکەمی وەکو کاک بارۆزیش باسی کرد تورکیا دەیەوێت ببێ بە لایەنێکی سێهم لەم بابەتەدا و ببێ بە هێزێک کە زۆرترین قازاجی دەستکەوێت هەم لە ڕێی بۆریەکەیەوە کە کری بۆریەکە پێشتر ئێمە بینیمان ئەو نەوتەی هەرێمی کوردستان کە دەڕۆی نرخەکەی زۆر زیاتر بوو لەوەی کە عێراق بۆ 6 دلار بووە تاوەکو 9 دلار و 10 دلاریش ڕۆیشتووە ینی کەمیەتێکی زۆر زۆرە پارێکی زۆر زۆری بۆ ڕۆیشتووە و دوای ئەوەش ئەو نەوتەی کە هەرێمی کوردستان فرۆشتوێتی چونکە کۆمپانیا تورکەکان بە تایبەتی کۆمپانیای بوتاشی تورکی طرفی نێوەندگیر بووە لە بینی نەوتی هەرێمی کوردستان و لەگەڵ کۆمپانیا جیانەکان کە هاتون نەوتیان کردووە ئەو وڵاتانی کە نەوتیان کردووە لەوەش قازانجێکی زۆر زۆریان کردووە ئەوە بۆ کە ئێمە بینیمان نەوتی هەرێمی کوردستان لە 12 دلارەوە بۆ 19 دلار کەمتر فرۆشراوە بەپی ئەو نرخی هەم نەوتی برند لەگەڵ نەوتی عێراقیشا کە بە معدل لە نەوتی عێراق لە 12 بۆ 15 دلار کەمتر فرۆشراوە و لە بۆ برندیش لە 12 بۆ 19 دلار کەمتر فرۆشراوە و ئەمانە وای کردو ئەم قازانجە زۆرە بچێتە بودجەی بچێتە گیرفانی حکوومەتی تورکیاوە لەسەر هەرێمی کوردستان و ئێمە دەبێ ئەوەش بزانین کە بەشێکی زۆری کۆمپانیا تورکیەکان ئەمە پێت ئۆیڵە گەنەڵ نێرژیە ئەمەی وزەی تورکیا ئەمانە هەمووی ئێستا لە ناو کوردستانە کۆمپانیای سەرکارن ئیشەکەن و کێڵگەی نەوتی گەوریان بەدەستەوە تورکیا دەیەوێت ئەم مافی ئەم کۆمپانیانە پارێزێت و یەکێک لەو داواکارانەی تورکیاش کە بەپێی ئەوەی من بیستومە ئەم بابەتی ئەم کۆمپانیانە بووە چونکە بەپی بڕیارەکەی محکمەی اتحادی کە لە 15/2/2022 دەرچوو هەموو گرێبەستی کۆمپانیەکان هەڵەوەشێتەوە و هەرێمی کوردستانیش چۆتە ژێرباری ئەوەی کە گۆڕانکاری بکرێت لە گرێبەستی کۆمپانیەکاندا و حکوومەتی عێراقیش لە هەنگاوی دووهەمدا بەنیازە دوای ڕادستکردنی نەوتی کوردستان و پێشەوەی کە هەناردەی نەوت دەست پێ بکرێتەوە لەگەڵ کۆمپانیا بیانەکان دابنیشێت گۆڕانکاری لە گرێبەستەکانیان نابکات بە شێوەیە کە بگونجێت لەگەڵ سیستەمی عێراقدا بۆیە تورکیا دەیەوێت بەڕاستی لێرەشەوە مافی کۆمپانیەکانی پارێزراو بێت چونکە ئەو دەستکەوتە زۆرەی کە پێشتر کۆمپانیەکان دەستیان کەوتووە لەو گرێبەستانی کە لەگەڵ هەرێمی کوردستان کردوانە ئیجارە دەستیان ناکرێت کەواتە ئەوەی کە جەنابەت باست کرد تورکیا دەیەوێت لەو قەرە بووە ئەو 1 ملیار و 471 میلیۆنە کە دادگای پاریس سەپاندوێتی ئەو عێراقی خۆشی ئەو ملیار و 471 میلیۆنە دوو بابەتی لەسەر ینی حەزەکەم بە ڕاشکاوی بە جەنابەت بڵێم یەکەمیان ساڵی 2009 کە حکوومەتی هەرێمی کوردستان گرێبەستی 50 ساڵی کردووە لەگەڵ تورکەکاندا تورکەکان خۆیان بە حکوومەتی هەرێمیان وتووە بە شاندەکەی هەرێمیان وتووە کە ئەمە ئێمە ئەیکەین پێچەوانەی ڕێکەوتنی ئێمە حکوومەتی عێراق بەپێی اتفاقی ساڵی 1973 و هەج غرامێک هەش تەعویزە بێتە سەرمان نەبێ ئێوە بیدەنەوە شاندی هەرێم لەو کاتە چۆتە ژێرباری ئەمە و تەنانەت ئەم بابەتێش زیاتر چێ بڵاوی کردەوە بەڕێوەبەری پێشووی کۆمپانیای گەنەڵ نێرجی کە لە نزیکەوە ئاگای لە گفتوگۆکان بە دەریخستووە ئێستا ئەم قەرە بووە تورکیا خۆی بە مزنیب بە تاوانبار نازانێت بە سەرپێچی کار نازانێت لەم بابەتە و تورکیا ئەمەشی بە ڕاستەوخۆ بە حکوومەتی عێراق وتووە پێوتون و چەند جارێکی ترش دوور لە چاوی کامێرە شاندی هەرێمی کوردستان و شاندی عێراق و تورکیا سێقۆڵی لەسەر ئەو بابەتە دانیشتن و گفتوگۆ کراوە گفتوگۆ ڕاستەخۆ کراوە لەسەر ئەمە تورکیا ئێستا دەڵێ من ئەو پارەیە نادەم بە سەریحی عیبارەتوتی من نایدەم ئەو کاتە دەبێت هەرێمی کوردستان بچێتە ژێربارەوە چونکە کاتی خۆی 2009 ئەمە بە شاندی هەرێم وتراوە و حەسەب ئەو معلوماتە چۆن ینی بەرپرسانی هەرێم دەڵێن چی لەو بارەیە داوەکوسا هیچ تەسریحێکیان نییە تا ئێستا هیچ تەسریحێکیان نیە هەرێمی کوردستان هیچ تەسریحێکی فەرمیان لەسەر ئەو بابەتە نیە یەکەم تورکیا دەڵێ ئەو قەرەبووە نادەم ئەو قەرەبووە نادەم داوا دەکات سکاڵای دووەمیش وە سکاڵای دووەمیش کە لە ساڵی 2018 بۆ 2022 ئەگرێتەوە هەر لەسەر بابەتی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانەوە کە تورکیا دەیەوێت ئەم داوایش
عێراق سەحبی کاتەوە کرێبۆری وەک خۆی بمێنێتەوە کرێ بۆری ژۆکو خۆی بمێنێتەوە و گرێبەستی کۆمپانیەکانی نەوتیش کە هەیە وەکو خۆی ئەی بە بمێنێتەوە کورتی پێم بڵێ عێراق دەڵێتی هەتاوەکو ئێستا ئەوەی کە من لە نزیکەوە وەکو بیستومە عێراق هەموو مەرجەکانی ڕەت کردوێتەوە دەڵێ دەبێت قەرەبۆکەم بدەیتەوەیە ئەبێ قەرەبۆکەشی بداتێ و گرێبەستەکانیش گۆڕانکاری بەسەردا بهێنێت و لەگەڵ ئەو کرێی بۆریەکە ژۆکو خۆی بەبێ ئەو ڕێکەوتنی کە هەیە لە بینی عێراق و لە بینی خۆی دۆلاری 50 سنتدا بەڵێ ئەوەنداداد ئەوێت بەو شێوەیە بێت و عێراقیش بەڕاستی ئێستا تۆزێک بێمنەتە بەرامبەر بە تورکیا بۆ لەبەرەوەی کە عێراق ئاستی هەناردەکردنی زۆر بەرزە عێراق زۆر باشە سا بۆ نمونە لە مانگی ڕابردووە 3 میلیۆن و 350,000 بەرمیلی ڕۆژانە هەناردە کردووە لە بەندەرەکانی عێراق لە باشوورەوە لە کەنداوە هەناردی کردووە و زۆربەی بازاڕی عێراقیش بۆ وڵاتەکانی ئاسیا ینی بۆ ئەوە دەڕات بەشێکی بۆ ئەمریکا کەمترینی بۆ وڵاتە ئەوروپیەکانە نزیکترین شوێن بۆ ئەو بەندەرانەیە و کولفەیەکی زۆری لەسەر زۆر کەمی لەسەر دەکرێت لەسەر هێڵەکان قسەکەیان دەکرێت لە ڕێی سووریا و هەناردە بکرێت و لەسەر بڕیزیانەکەش تا ئێستا چەند دوکات سەبارەت بە بەشداربوونی هاکان فیدان لەو دانیشتنی ئەمڕۆی مەسرور بارزانی و ڕەجەب تەیب ئەردۆغان هیچی لێ دەخوێنرێتەوە ئەو وەزیری دەرەوەیە بۆچی ئەو بەشدار بوو لە کۆبوونەوەکە ئەوەندەی دەخوێنیتەوە وڵا حەکان فیدان کەسێکی زۆر بەئاگایە لە سیاسەتی منتیقەکە و ماوەیەکی زۆر بەرپرسی دەستگای میت بووە و لە ئەمریکا خوێنیتەوە و کوردۆ لە تورکیا خوێنی ینی دەوری ئەکادمی خۆی بینیوە و کەسێکی زۆر زۆر نزیکە لە ڕەجەب تەیب ئەردۆغانەوە و شارەزایشە لەم نانتیقەی ڕەفیقی جۆرا و جۆریشی هەیە نەک شارەزایانی ڕەفیقەکانی کێن لێرە لە کوردستان لە کوردستان وڵاجا ئەوە ڕەنگە بۆی نەوت بێ بەڵام بۆ دیارە لە ئەولێر لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە پەیوەندی هەیە لەم سنوورەش لەگەڵ خەڵکا پەیوەندی هەبوو بەڵێ لەگەڵ بەڕێز قاسمی سولێمانی کە شەهید بوو کوژرایە هەر شتێک پەیوەندیی گەرم و گوڕیە بۆ خۆی باسێکە لە هەندێک مقابلاتە یانیاکان فیدان بۆ کەسان ناسراوە ئەو وڵاتانی کە تورکیا پەیوەندی زۆر ئاڵۆز بۆ لەگەڵانە ئەو بە پەیوەندیە ڕەفاقەتەکانی خۆی توانێت و پەیوەندیانە ئاساییمادەم باسی سلێمانیت کرد پێچێت تورکیا بەم زوانە فڕۆکەخانەی سلێمانی بکاتەوە کە بە پاساوی ئەمنی دای خستە بوو بە تامانگی حەوت تا چواری حەوت زانیی لەم بازنەیە لە بازنەیە ئەم ئینانە بچینە دەرەوە ئەم بازنەی ئەم لە قسەکردن و فڕۆکەخانی سلێمانی دەکرێتەوە یان ئەمە بابەتەکە پەیوەندی بە ئاسێکی گەورەترەوە هەیە لە قسەیەکی کاکەوە دەست پێکەم کە عێراق تا ڕادەیەک بێمنەتە بەرامبەر بە تورکیا ئێمە ئێستا بمانەوە نەمانەوە عێراق لە منتەقی هێزەوە قساکە یعنی هەتاوەکو ئێمە تێنەگەین کە هێز چیە و پەیوەندەکانی هێز چۆن دابش ئەبێ لە نێوان یەکەکانە ناتوانین هەندێک شتەی بکەین ئێستا بمانەوە نەمانەوە عێراق لە منتەقێکی هێزەوە و لە ئەوجی بە قووەتی خۆیەتی بە کۆمەڵێک هۆکار ڕاستە عێراقدا ڕزاوە لە ڕووی کۆمەڵایەتی و کەلتوری و سیاسی و ئابووری و ڕاستە ئەبینین لە ماوەی 2 مانگە 2 میلیارد و 750 میلیۆن دلار بە ناوی دزی سەدەوە ئەبرێتە دەرەوە و ڕاستە ئەبینین 8 میلیارد دلار بۆ کەرتی کارەبا سەرفکرا و کارەبا لە عێراقا هێشتا یەک لە سەرسی ئێران دابینیەکە و ڕاستە کۆمەڵە شتی گەورە گەورە ئەبین لە عێراقا بەڵام ئێستا عێراق بەرەوکرانەوەیکی گەورە ڕوا لەگەڵ عالەمی عەرەبیە بۆیە بێنێتە بەرامبەر بە وەکو ئەیبینی عێراق لە پرۆژەی ڕێگای گەشەی هەیە عێراق لە کۆمکاری عەرەبی دەنگیی گەورەیە عێراق لە جەزائیرەوە لە تونوسەوە لە میسرەوە لەگەڵ ئەردەنا لەگەڵ خەلیجا پەیوەندیشی گەرم و گوڕی هەیە ئەبینی ئەجا عێراق ئێستا نزیکەی 40% ڕۆژانەی بەرمی نەوتەکەی ئەفرۆشێەوە نەک ئێستاوە 2 ساڵ زیاترە 40% ڕۆژانەی نەوتەکەی عێراق ئەفرۆشێ بە چین ڕۆژانە 1 ملیۆن سابتی نەوتی عێراق ئەچێ بۆ چین ئەمە جگە لەوەی ئۆیل پرایز لەم چەند ڕۆژا بڵاوی کردوەوە کە چین چەند هێندەی تر چەند هێندەی ئێستا دەسەڵاتی ناو کەرتی ئابووری و بازرگانی عێراقا زیاتر ئەکات جگەل لەوەی تۆتاڵی فەڕەنسی لەگەڵ عێراقا پەیوەندیەکانیان تا ڕادێک ئاسایی کردو ماوەیش بای 27 میلیارد دلار ئیسtisمارەکە جگەل لەوەی ئەبینین ئەمیری قەتەر لەم چەند ڕۆژە هاتووە بای 6 میلیارد دلار ئیسtisمارەکە لە عێراقا جگەل لەوەی بن سەلمان ڕاستەوە خۆ بە سوودانی و تۆ ئامادەم یعنی بێ ئەندازە لە عێراقا ئێمە ئیسtisمار بکەین و عێراق پاڵپشتی بێچەند و چوونی ئێرانی هەیە و عێراقا بینی ئەو یەکانەی کە حکوومەتیان تەشکیل کردووە کە ئیتاری تەنسیقینیان ئیدارەی دەوڵەتن زۆر یەکگرتووترن ڕاستە هەندێک شکالە بین بۆچی یەکگرتون چکە ئەو بۆسانە ئەبینن ئەو مەترسیانە بینن کە سەدر هەر ئاوە بە نووسوی نامێنێتەوە لە بۆسەیە بێت وێ ئەزانن ئەگەر پەرد بن لە پڕا لەوە چێ سەدرێک هەڵبێت و یان داعشێک بێت یان تیرۆرێک بێت یان دیاردەیەکی دیکە نازانم پەرتریان بکات لەم دۆخەی کە ئێسێ بۆیە هەمویان بەتوندی
دەستیان گردو بەم حکوومەتەوە بەزووتر ئێستا عێراق بەرامبەر بە تورکیا بێمنەتە بێمنێتە بەس خۆ پرسی ئەو هەیە بۆ بەڕێز بێت پرسی ئاسایشێ لە کام پرسە بێمنێتە لە ناوتەکە لە ڕووی بازرگانی و بێمنەتە لە ڕووی ئەمنی و عێراق نەبوو بە مشکلە بۆ تورکیا بۆ شکال بۆ عێراق لە پرسی شنگالە لە هاتنە ناوەی خاچی عێراقا لە زۆر ڕووی دیکەوە جگەل لەوەی عێراق پاڵپشتی بێ چەند و چوونی ئێرانیان دەسەڵاتی ئەرزی و زەمینی و ئاسمانی ئێران لە عێراقا وەکو ئاو دۆ دیارە وەکو ئەڵێ لەم ڕوانەوە عێراق بێمنەتە ئەی لە ئاوەکە بەڵام لە پرسی ئاوا ئەشێ مەسەرەن لە چەندین کۆڕ و کۆنفرانسی نێودوڵەتی ئاماژەی پێکراوە کرێنێتەوەی کورتەکان بێ بە تەرەفێک ئیتفاقیاتی دەولی هەیە تورکیا تووشی وەکو چۆن لە مەسلەی ئیتفاقەکەی ئەمەی محکەمەی نێوبژیوانی پاریسا تورکیا تووشی سەرزەنشکردن بۆتەوە بێ ملیارێک و 470 میلیۆن دلار بدا بە عێراق لەوە چێ لە پرسی ئاوی شات لێ پێچینەوە تورکیا بکەوێتە بەر لێ پێچینەوە لە بەرەوەی ئاوی عێراقی ئاوی دیجلە و فراتی گردوێتەوە بەڵام بیریشمان نەچێت خۆی بۆ خۆشی عێراق کەوتۆتە بەردەم کارەساتی ژینگەی گەورە کە ئێستا بە نسبەتێکی زۆر لە خاکی عێراق تووشی بە بیابان بوون و دزێرتیفیکیشن بۆتەوە بەکەڵکیەوە نایە بەکەڵکی ژیان نەماوە باش بەس نەوتی هەرێم ئێستا کە هەنادە ناکرێتەوە سیاسی پەیوەندی بە ئەوەی تەکنیکی و وەختێک باسی چاکردنی بۆ ریوانە دەکرا پەیوەندی بۆ نیە خوازیاری ئەوەیە نەوتەکە هەنا دەکرێتەوە بەڵام بەڵامەکانی خۆی 3 ساڵ و نی و 4 ساڵ پێش ئێستەوە بزانم هاتین لەگەڵ مامۆستا محەممەدا بوو لێرە باسی ئەم دادگای پاریسەمان کرد من ڕۆژێک دێر ئەمە ڕوەدات ئەمە ڕوویدا هەر لەم بەرنامەی تۆ ساڵ و نیە 2 ساڵ پێش ئێستا من باسم لەوە کرد کە پرۆسە نەوتەکانی کوردستان هەر هەمووی پێویستە پیاداچوونەی بۆ کرد بە ئینگلیزی بە عەرەبی بە کوردی ئەمە لەم وەسێ 6 ساڵە باسیەکەن هەر هەموو یعنی چی بووی کەسێ نەڵەڵامەتی واتۆ قسەی زلەکە سەد جارمان ڕوبەڕوو پێوتم نەک بە هەرە هەموو یعنی تۆ کە گرێبەستت کردووە لەسەر ساسێکی خراپ کردومانە چکە تۆ ناکرێت توانای مرۆیی نییە بێ باس لە توانای سروشتی بکەیت بەبێ ئیدارەدانی مەواردی بەشەری هیومن ریسۆرس نەچرال ریسۆرس مانایەکی نییە لەو کاتێک کە تۆ هاتووی گرێبەستی نەوتیت کردو لەگەڵ کۆمەڵی کۆمپانیای دەرەکیە کە ئێمە من بۆ خۆم چەندین کۆمپانیام ناو هێناوە هەندێک کۆمپانیان هەر برادران خۆیان دروستیان کردووە خۆیان ئێستا مەسەرەن لە عێراق تۆ بتوێ شەریکێکی نەوتی تەسجیلکەی پێویستە 2 میلیارد دینار لە حسابی بانقەکە تا بێ بۆ شەریکێ تەسجیلکەی بەڵام لە ئیمارات لە ئەڵمانیا لە کەنەدا لە ئەمریکا لە ئەنگۆلا $1000 تۆ توانین کۆمپانیا تەسجیلکەی سایتێکیش دروستەکەی بە $1000 نێن ڕسمی بەرمیل و شتی تیادانی تو لە خانی کۆمپانیا بەرمیل نەوت و کاکباجەتە نێنین کۆمپانیا ڕستەرکا و خۆمانە هێنینەوە لەگەڵ کۆمپانیەکەی کاکباجەدا ناوێکی کوردانەیان ئەمریکیانەی بۆ دائەنێن و خۆیان گرێبەستیانەکە خۆیان کردەوە ئەو کۆمپانیا سەردەسە گەورەکان ناڵێم وەکو شفرۆن و شێڵ و ئەکسۆن و کرەسنەت پەترۆڵم ئەوانە ناڵێم پێت ئۆیڵ بە سەدان کۆمپانیا هەیە خۆیان دەیان مەزرانواتن گرێبەستیان لەگەڵ خۆیان کردووە ئیشی گەورەشیان بەدەسە لەبەرەوە گرێبەستەکان شکالی تایە مەسەن کە تۆ گرێبەست چۆن نییە من حەزەکەم تۆزێک ڕێگەم بە یارمەتی کارکردن 100 بەرمیل نەوتمەیە لەم ژێر عەرزە پروف کراوە بەرمیلێنەوە بە $100 100 کە ڕەسە کەواتە من و تۆ لەوجە $10 میلیۆن دەستکەوێت لێرە بەڵام چۆنم پارێدا بشکەین بێ گرێبەست بکەین وانە لە گرێبەستەکە ئیشارەتی پێکرێ بەڵام جارێ ئەساسەن گرێبەست یعنی ئەو ڕخنەیە هەیە لە تینگ تانکەکان و ناوەندەکانی دەرەوەکە لە عێراقا چۆنە بێ یەک دەوڵەت هەبێت و دوو پیشەسازی جۆرا جیاوازی نەوتە بێت پیشەسازی نەوتی عێراق زۆری جیاوازە لەگەڵەوەی هەرێمی کوردستان ئەگەر پیشەسازیژە بێت چکە لە عقەتەکانە جیاوازن لە ئیدارەیە جیاوازن لە هێڵی فرۆشتنا جیاوازن ناوان لە بەندەری فاو ئەڕوات لە ئێمە لە شوێنێکی دیکە و لە زۆر شتا جیاوازین ئەمە یەک لە گرێبەستەکان ئەنجا تۆ لە ئێکستراکشنە دەرهێنانە ئەوە شەڵگەی تەقتەقە ساڵی 2015 160,000 بەرمیل نەوتی بەرهێناوە 150,000 بەرمیل نەوتی بەرهێناوە ئەمڕۆژ ئیمڕۆ ڕاوەچێ 3 بۆ 4,000 بەرمیل نەوتی بەرهێناوە بۆ کاکەباسی سەرۆکی پێشووی گەناڵ ئەنەرجی کرد ئەمە سەرۆکی پێشووی گەناڵ ئەنەرجی سەرۆکی بیپی بوو پێشووتر هاڵۆی هات لە خۆشی تەقتەق هات بۆ هەرێمی کوردستان وڵاکابینی دوای 2 ساڵ تەقتەق کێڵگەکە وەکو یعنی قابل لە بۆ ڕێلێن کوشت بۆی وازی لێبێنیت ئاوی تێکەڵە بێت چێشە دروستە بێت چێشە دروستە بێت کە کابینیتی ئەمە دروستە بێتتر تووشی یعنی ئەزمێکی دارایی و نەفسی قوڵ بووەوە بیپیشی لە دەست و گەناڵ نەرژیستا بەپێ ئەوەی کە من زانیاریمەیە لە ناو دەریا کە شتێکی کڕیوە لەسەر زەوی ناژی لە داخا لەوێ ژی و ژیان بەسەر ئەبا ئەوانە یعنی لێرە تۆ لە دەرهێنانی مشکلەی جیۆلۆجی ئەوانەیە
هەندی ئشکال بۆ شێڵگە نەوتەکان دروست کرد ئەجا لە پاڵاوتنە ئێمە قەرار وابوو قەرارە بە پێی دەستور بە پێی یاسا سێ پاڵەوگەمانە بێ بوو بە چوار ئێمەان زیاتر لە 300 پاڵێوگەی نایاساوی دەستوریمان هەیە کە بەشێکی زۆریان پاڵێوگانەکەن محافظەی دهۆک و هەولێرەوە بۆ لە بەرەوەی زۆربەی شەڵگە سەری شەنەوتەکان لەوێن و نزیکن لە پاڵەوگەکان جامە بۆ ژینگە قرابە بۆ ڕێگەبان قرابە بۆ زاری بێشت ئەجا ئەمە پاڵەوگە ئەجا هەناردەکردن ئێترێ بێ بە بابەتی سیاسی چکە ئێمە لە نێوان سێ حەوزەی گەورەی وزەیان یعنی ئەم حەوزەیە تۆ ڕوویەکەیت ئەم ئەرچی بەرەو حەوزەی قەزوینەوە ئەبێ لەگەڵ رووسیا مامەڵەکەی ئەمریکا خۆتزان چی بێکە لەگەڵ بەریتانیا بێی بۆ مێدیترێنیان ئەم دەریای سپی ناوەڕاست ئەوە خەڵکێکی دیکە قیادەیەکە و تورکیا سەر ڕێگەکەی لێ گردووە حەمە تاڵیبانە ئایا قابیلە بە لە سووریاوە بڕات دوای تۆزێ باسیەواکەیت ناشگات تۆ چۆنی ساڵن ئێڕێمی کوردستان نەوت تەسلیمی بەغا بکاتەوە باشە تۆ بۆ ئەمە پێویستە ڕۆژانە 450,000 بەرمیل نەوت تەسلیم بەغاگەی بێت بەردەوام 2500 لۆری بەڕێوە بێ ئێشتیات چۆنە بێ کاتا بۆ پێداویستی ناوخۆ بەکارەهێدرێ کاتا تۆ ینی بڕبڕەیەکی پشتی پاوەر هێزت لە دەست داوەگەر نەوت و غازی سروشتیت بەدەستەوە نەبێ بەچی مەلەفێک تۆ ئەچی لەگەڵ جیهانی دەرەوەیان گفتوگۆەکەی خۆ تۆ مەسەرەن هەرێمی کوردستان دوو شتێ بۆی خۆی ترازێنرە ناو سیاسەتی زلهێزەکان و هێزەقلیمەکان یەکیان ئەوەیە کەڵێ من شەڕی تیرۆرەکەم یەکیان مەلەفی وزەمەیە ئەم دوو شتە گرنگە کە تۆ مەلەفی وزەت نەمێنێ کەواتە هەرێمی کوردستان ئەبێ بە ئیدارەیەکی زۆر لاواز کە بوو بە ئیدارێکی زۆر لاواز بەغدادێک چێشەکانە بۆ یەکلایەکاتەوە ئەو کاتە ڕەنگە بە چاوی خۆمان میبینین یان نەیبینین سوپاس دەکەم دێمە خزمەت کاتۆر کاک بەهەجەت سەبارەت بە زیانەکانی سەباز لەوەکرێت کە 2.5 ملیار زیان بەر هەرێم کەوتوە یاخود بەر عێراق کەوتوێ عێراق زیانەکە بۆ عێراق بۆ هەرێمی وایە لەبەرەوەی لە یاسای بودجە دیاری کراوە بەڵێ خۆی زیانەکە بۆ حەجمە نییە بە سەراحەت ینی من دەریشم هێناوە لە مانگی پێنجە عێراق 468 میلیۆن دلار زیانی بەرکەوتوە چکە ئێستا نەوتەکە بۆ بەنەوتی عێراق لەبەر ئەوەی چی چکە بەپێی ئەو ڕێکەوتنامەی هاوپەیمانەتی ئۆپێک پڵس کە هەیە لە مانگی چوارە حیسەی عێراق دیاری کراوە بە 4 میلیۆن و 220,000 بەرمیل لە ڕۆژێکە بە 4 میلیۆن 4 میلیۆن و 220,000 بەرمیل لە مانگی پێنجە عێراق 4 میلیۆن بەرمیل نەوتی بەرهەم هێناوە بە شێوەیەکی گشتی 3 میلیۆن و 350,000 هەناردە کردو باقیەکەی تری بۆ ناوخۆ بەکارهێناوە بۆ ناوخۆ بەکارهێناوە واتە عێراق لە ساڵ لە مانگی پێنجە 220,000 بەرمیل زەرەری کردو 220,000 بەرمیل کە نەیتوانی هەناردی بکات و سوودی لێوەربگرێت ئەم 220,000 بەرمیلە لە ڕۆژانە ئەکاتە 15 میلیۆن و تقریبا 600,000 دلار بە 70 دلار نرخی سۆمۆ ئێستا لە مانگی 5 بووە 70 لە مانگی 6 لە مانگی 5 هەفتاوێک بوو لە مانگی 4 79 بوو 79 بوو لە مانگی 5 بەس ئەخر لە مانگی 4 عێراق 8 میلیۆن بەرمیلی هەناردە کردو لە مانگی 5 102 میلیۆنی هەناردە کردو ئاستی هەناردەکردنی عێراق بەرز بووەوە لە مانگی 5 ئەمە بەزیستە زیانەکەی بەس بۆ عێراق ئێستا لە دوای 25 سێوە دۆخێکی تازە هاتوۆتە ناو عێراقەوە بە شێوەیەکی گشتی کە هەرێمی کوردستانیش و عێراقش ملزەمن بۆی کە لەگەڵ یەکتریدا دانیشن ملزەمن بۆی کە لەگەڵ یەکتریدا گفتوگۆ بکەن بگەن بە ڕێکەوتنێک چکە هیچ لایەکیان مەجای ئەوەی تیان نەماوە کە بکشێتە دواوە و خۆی لە بابەتەکە بدزێتەوە زیانەدارەیەکە ئێستا هیچ پەیوەندی بەهرێمەوە نیە ئێستا ئەو زیانەدارانە پەیوەندی بە عێراقەوە هەیە زیانەکە بە بورجێ عێراقەکەوێت و نیسبەتی کورتێنان لە بودجێ عێراقا زیاد دەکات لەبەرەوەی کێسا بەپێی ئەو تەخمینێک ئەوان کردبیان لە علەساس بۆ ساڵی 2023 63 تریلیۆن دینار کورتێنانە بەڵێ ئەوەندە تریلیۆن دینار کورتێنانە بێت کە ئەم ئاستی بەرهەمێنانی عێراق ئاستی ئینتاجەکەی کە 4 میلیۆن و 220,000 بەرمیلە لە ڕۆژەکە عێراق مەفروزە ئەتوانێت تاوەکو ئەو سەقفە ئینتاجی خۆی بکات بەڵام کە ئێستا نەوتی هەرێمی کوردستان ناتوانێت سوودی لێوەربگیرێت و بخرێتەوە ناو مەنزومەی نەوتی لە عێراقا ئەمە وا دەکات کە عێراق 220,000 بەرمیل لە ڕۆژەکە لەو سەقفەی کە بۆی دانراوە کەمتر ئینتاج بکات باشە بەس ئێستا نەوتێریم چی لێ دێ دەتوانێت لە ڕێگەی پێشتر عێراق سەدام لە سەدەمی سەدامە پێشتریش بڵێن نەوت لە ڕێگەی سووریاوە هەنادەکراوە لە ڕێگەی سعودیەوە هەنادەکراوە 1990 ئەو بەندەری بڵێن باشوور هەیە بەسڕە و خۆرئەل عومەیە لەوێ ئێستا نەوتێریم دەواازەی تری هەیە جگە لە تورکیا
هەنادە بکرێ بەڵێ خۆی نەوتی هەرێمی کوردستان لەم کاتەدا هیچ دەواازەیەکی تری نێژگە لە تورکیانە بێت لەبەر ئەچی لەبەرەوەی کە ئەو بۆری کە ئێستا بۆ کەرکووک دانرا و کە داخڵی خەتی استراتیژی عێراق بێتەوە ئەم بۆریە یەکەم خۆی قوتری بۆریەکان بچووکەدان کوێ بۆ بەندەری باشوور بۆ بەسرا بەڵێ کە دەخاتە داخڵی خەتی استراتیژی دەکات و دەچێت بۆ بەسرا یەکەم دوو بۆریە دانێکیان 16 ئینجە دانێکیان 32 ئینجە و هەردوو بۆریەکەش بۆ مادەی سوک بۆ نمونەوەکو نەفتایە گوکو ئەمانە ینی دروست کراوە کە پیا بڕات نەک نەوتی خاوچکە نەوتی خاو قورسترە لەو لە نەفتا و لەمانە قورسترە ئەگەر بەکار بێنێت تووشی زیانە بێ بۆرەکە تووشی زیانی زیاترە بێ هەچەنە بۆرەکان خۆیان کۆنن ینی بەپی ئەو معلوماتی من کە دەستم کەوتووە لە کەرکووک کە تاوەکو حەدیسە ئەم بۆریانە کۆنن و ناتوانێت بەکار بێنێت بوو ئەوەی کە نەوتی هەرێمی کوردستانی پیا بڕات سەرڕای ئەوەی توانای هەردوو بۆرێکە لە ڕۆژێکان نزیکەی دەوری 130 بۆ 150,000 بەرمیلە کە بینێرێت ئەمە هەرێمی کوردستان بە کەرکووکەوە ئەچێتە دەوری 500,000 بەرمیل واتە ئەگەر بۆ نەوتەکەش بەکاری بێنیت تۆ ڕۆژانە ئەتوانی یەک لەسەرسی ئەو پێداویستیە ئەمە ناتوانێت بنێرێت بۆ ئێرە و لە ڕێگەی بانیاسیشەوە ئەمەی سووریا کە مختەرەحێکی وا هەبوو ئەم بۆریە لە دیوی سووریاوە لە ساڵی 1982 دوایەوەی کە سووریا پشتیوانی ئێرانی کرد لە دژی عێراق ئەم داخراوە ئەم بۆریە داخراوە لەو کاتەوە هەتاوەکو ئێستا ئەم بۆریە کاری پێ نەکراوە سیانە نەکراوە هەم محەطەی پمپینی نەوتەکانەوەی کە نەوتەکە پاڵ پێ دەنێت و دەڕاتوە هەم بۆرێکە تووشی زیانی گەورە بوون ئەم زیانە گەورەیە وای کردووە کە پێویستی بە سیانەیەکی باش بودجەیەکی باشە بێت پێویستی بە کاتێکی باشە بێت تاوەکو بتوانێت بخرێتەوە ئیش چەند ساڵی دێبن 100 میلیارد دلار زۆر بەڕاستی زۆری دەوێت یعنی تۆ حسابی کە لەوانەیە میلیارد دلار زیاتری بێتە تاوەکو سیانی چکە بۆریانە دەبێت بگۆڕیت یعنی بێ بۆریانە تازە کەڵشی ئەوەی نەماوە کە تۆ جارێکە کاتیشی دەوێت بەلایانی کەمەوە ساڵە دو ساڵی ئەوێ هەتاوەکو تو ئەوە و سەرڕای ئەمانش دەبێت ڕێکەوتنێکی تازە لە بینی حکوومەتی عێراق و حکوومەتی سووریا بکرێت چونکە لە ساڵی 82 ئەو ڕێکەوتنە ڕاوەستاوە وە سووریاش ئێستا قەت مستعید نییە بۆ نرخەی ئێستا کە کاتی خۆی بۆ نمونە 21 سنت بۆ یاخود دوایی کردوێتی بە دوایی کە گۆڕانکاری تاکرا بۆ بە 41 سنت یعنی سووریا ئێستا مستعید نییە بەو سعرە نەوت بە خاکەکە تێپڕ بێت و ڕێگە بە نەوتی عێراق بگاتە بانیاز بەو سعرە و سەرڕای خاڵێکی زۆر گرنگتر کە حەکیم لە بیرمان نەچێت دۆخی ئەمنی سووریا خۆیەتی ئێستا دۆخی ئەمنی سووریا خۆی لەو پەڕی ناجێگیرە هێزی چەکداری زۆر هەیە میلیشیاتی زۆر هەیە لە ناو سووریا داعنی ئەوان قەت ڕێگە نادەن بۆ نمونە نەوتی عێراق بە ئیسراحەت و بە ئامنی ئەو هەموو مەسافە زۆرە بڕێتەوە سووریاش ئەوەی نەک زەحمەتە مستحیلە ئەوەی سعودی هەبوو پێش ئەوەی سعودیش بەڕاستی خۆی وڵاتێکی منافسی عێراق خۆی وڵاتێکی منافسی عێراق بۆ مەسلەی نەوت یعنی ئاستی منافەسە هەیە لە بینی عێراق و سعودیا بۆ ئاستی بەرهێمێنان و هەناردەکردنی نەوت جا لەبەرەوە هەم سووریا هەم عەفوا هەم سعودیە خۆی حەز بە ئەم بابەتە ناکات و ئێستا بۆرەکان کە کاتی خۆی دروستی کردووە ئەو هێڵی کە نەوتی عێراقی پیادەڕات ئێستا سعودیە خۆی بەکاری ئێنێت بۆ نەوتی خۆی بەکاری ئێنێ و سوودی لێوەرەگرێت و عێراقیش بەڕاستی ئەوەندەی کە من خوێندنەوەم هەیە بۆی عێراق خۆی حەز بە ئەوە ناکات کە لەو ڕێگەی و لە ڕێگەی سووریا ئەو سعودیە ئەو معاملەیە بکات ئێستا نەوتەکە چی بەسەر نەوتێرە مادەم باشترین تورکیا لە باشوورەوە لە سعودیە باشترین حەل بۆ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان تەنها لە ڕێگەی تورکیاوەیە ئەمە چونکە هەر نەوتی هەرێمی کەرکووکیشە ئەم نەوتە لە ڕێ ئەوە ئەگەر هاتوو لەگە تورکیا نەگەشتن بە نەتیجە باشترین حەل ئەوەیە کە بۆ ناوخۆ بەکاربێت دەتوانرێت ئەمە بکرێت بەڵێ زۆر ئاسانە بە تایبەتی ئەو پاڵاوگەنەوتیانە سا لە هەرێمی کوردستانە هەن ینی تاقەی ئینتاجەکانی استیعابی نەوتی کوردستانیش و کەرکووکیش دەکات چونکە ئێستا ئەمەوە تا پاڵاوگەی کار هەیە کە پاڵاوگەیەکی گەورەیە و پاڵاوگەی لاەناز هەیە و لەگەڵ پاڵاوگەی بازیان هەیە پاڵاوگەی سوورقاوشان هەیە ئەم پاڵاوگەی تر هەیە لە لای عربەت و ئەمانە دروستکرا و کۆمەڵە پاڵاوگەی تر هەیە کە ئەتوانن بە هەمیان نەوتی و پاڵاوگەی بیرشمان نەچێت یعنی پاڵاوگەی منتیقەی بێجی ئەو پاڵاوگەیش دەتوانێت چونکە لە بینی خۆرمەڵە بۆ کەرکووک لەوێ بۆریەکەی کە توانێت سوودی لێوە بگیرێت. سواسم کاتمە زۆر کەما بەسەکرد وزام تێبینێکتە بوو تل لە ڕێگەی نەوتێرێم دەواازی سووریا
تێبینێکت هەبوو؟ وڵا من هەر ئەمەوێ لەسەر ئەوە بڕم تەواوی پرۆسە نەوتەکان یاریمی کوردستان تاکە چارەسەرەوە پیا بچیتەوە ڕەنگە 500 دیراسایمان بە زمانی جاجا خوێن بێتەوە هەمووی لە ئاخیر و نەتیجەکەی هەڵێ ئەبێ کەرتی وزەی هەرێمی کوردستان بە دامەزراوەی بکرێ ینی دامەزراوە مامەڵە بەم پرسەوە ناکات کاتا بێت بە دامەزراوی بکەی ئەمدەن وات ئەبێ دوایەوە چی بکەی ئەبێ دوایەوە بێ بە گرێبەستەکانە بچیتەوە بە دەرێنانە لە ڕووی جیۆلۆجیۆ بچیتەوە ئەمە هەمووی بێ ناوەندی دیراساتی قوڵقوڵ خەریکی بێت لە پشتی دەسەڵاتەوە ئیشوکارە گرنگەکان بکەن ئەبێ بە پاڵەوگەکانە بچیتەوە بێ بە هەناردەکردنا بچیتەوە ئەنجام تا هەناردەکردنم باس کرد لە هەناردەکردن بە دواوە ئێمە مەرحەلەیەکی ترمان هەیە کە بریتە لە لۆبیکردن کە تۆ هەر نەود نانێری تو هەناردەی بکەیتەوە ئەوانە لۆبیکردنیش لە کۆمەڵی ئاستی گەورەیەکرێت لەسەر ئاستی ئاژانسە میدیایە جیانەکان و ناوەندەکانی توۆژی ناکرێت بۆ منە تۆ ئۆیل پرایست هەیە جاری وایە شەپازلەیەک لە نەوت هێرێمی کوردستانەدات بەدوایە بە حەزارەها ناوەندی میدیایی لەم دنیاییکەن بە خەبەر و ئەمە لەسەر سومعی هەرێمی کوردستانەکەی ڕەنگارێمی کوردستان بەو نەوع ژێران نەبێ بەڵام بە نەتیجەی زۆر شوێنی دیکەی تری وێرانتر هەن بەڵام ئۆیل پرایس باسی ناکات لۆبیستێکە چێت چەند ئیمکانێتێکە خاتە بەردەم ئاژانسێکی وا و شەپازلەیە لە لایەکەدایە لە لایەکی دیکە ئەگەر وشەکە گونجاو بێت بۆیە بێت تۆ لۆبیش بکەی بۆ ئەم کارتە تازەوە کۆتایی نهات مادام نوتەکە بۆ تۆ عێراق ئەو مەسەری لۆبیوان کاک حەکیم قەت دۆخی عێراق بە ئیستیقراری مەبینە قەت دۆخی عێراق بە ئیستیقراری مەبینە ئەم دۆخی بودجەیە کە لە عێراقا هەیە ئاژاویشی گەورە بە دوای خۆیانێت هەر مەسەلەکە ئەوە نیە 125 چاوەڕێکرد کورتێنان لە بودجێ عێراقا هەبێت ئێستا لە ناو سونەکانە سێ ئاڕاستی جیاوازن سونەکان و شیعەکان لە بۆسەی یەکتریان لە ناو شیعەکانە سەدر لە بۆسەی ئیتاری تەنسیقی و ئەو بەرانەوە کە ئێران لە ناو کووردا خۆمان نزانین بینی چیتی و پارتی چۆن چۆنیە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ بەغادر و دۆنگەل لە چوارچێوەم پرۆسەیە تورکیا لە بۆسەیە ئەردەن هەیە لە هەموو کاتێ زیاتر سعودیە دەست لە کاروباری عێراق وەرەدا ئێران بەمان شەوە ئەمریکا ڕەنگە ئیتر لەمە دووە ئەم دۆخەی قوبوڵ نەبێت کە دۆلار بە کەیفی خۆی بچێتە دەرەوە و حیزبوڵای عێراقی بێ بە خاوەنی درۆن و ئەم نەوعە ئەویش بەمان شێوە قسەی ئەبێت لەبەرەوە دۆخی عێراق ئەو دۆخە نییە کە تۆ ئیتر پەرلەمانێک توانی بودجێ تێپەڕێنێت و عێراق بوو بە شامی شەریف و گەشەیەکی ئابووری ڕوئەدا لەبەرەوەی عێراق لەو دەوڵەتانەیە کە بەحری پێڵەن دەوڵەت هەشە یعنی دەوڵەتێکی فشۆڵە و نەبێ ئێمە ئەو وەزعمان بە بەنسبەت هەرێمی کوردستان و ئاخر قسەم ئەوەیە کە هیچ جێزێک لە عێراق ناتوانێت هەرێمی کوردستان هەڵۆشێنێت ئیلا مەگەر دەستور تعدیل بکرێت و دەستکاری دەستور بکرێت لەبەرەوەی هەرێمی کوردستان هەم هێزێکی دەستوری لە ناوخۆی عێراق شەرعێتی ناوخۆی هەیە و هەم لە ئاسی دەرەکیشا پێش دەوڵەت ئەم دەستوری عێراق لە ساڵی 92 دانپیانانی دەولی هەیە لە ئەنجومەنی ئاسایش و ئەوانەیە کاتی هەرێمی کوردستان ئاکەوێتە بەر نەمانێکی جەزری یان هەڕەشەی سڕینەوە کە لە هەم لە عێراقا دەستور تعدیل بکرێ و ئەو کێشەیە بۆ دروست بکرێ و هەم لە دەرەوە شەرعێتی نێودوڵەتی لە هەرێمی کوردستانەوە بێتەوە کە ئەمە قورسە بەڵام لەسەر ئاسی هەرێمی کوردستان ئەگەر بێت و کەرتی وزەی هەرێمی کوردستان نەکرێ بە دامەزراوەیی و فعلا بیر لە پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستان نەکرێتەوە بە شێوەیەکی زانستی بە دیدگایەکی نیشتیمانی دوور لەو دەنگەدەنگەی کە 50 ساڵە هەر هەیە و هەر بە چاوی خراپ سەیری یەکتری ئەکرێ دوور لە ناوچەگەرێتی سەیری ئەمە نەکرێت دوور لە ئەمزادەی ئەوە سیر نەکرێت بە شێوەیەکی زانستی بیری لێ نەکرێتەوە پێم وایە ئەم کارە ساتانە هەر بەردەوام باشە با یەک پرسیاری تر لێ بکەم ئێستا تورکیا و عێراق و هەرێمی لەمەوە دەکات دۆغان بۆ 5 ساڵێتە سەر کورسی سەرۆکایەتی دادەنیشێ هەژمونی زیاتر دەبێت لە عێراق و لە هەرێم ئۆپراسیۆنی سەربازی بە کورتی بێسپاسەکە من پێم وایە تورکیا لەوە ئەگەڕێت کە پەیوەندیەکانی ناوچەکەی بە تەواتی ئاسایی بۆ تۆ لەگەڵ ئیسرائیل لەگەڵ میسر لەگەڵ ئیمارات لەگەڵ ئێران لە حاڵتی هادییان لەگەڵ رووسیا لەگەڵ ئازەربایجان و وڵاتانی مەنتیقەکە هەر بە مڵکی خۆی ئەزانیاوەی کە بەنسبەت هەرێمی کوردستانەوە من پێم وایە تورکیا بە چاوی تەماحکاری لە هەرێمی کوردستانە ڕوانێت و تورکیا پێگەیشی گرنگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ئاسیایە لە ئەوروپایە تەماحەکەی بۆ ئەوەیە نەک لە مەنتیقەیە تورکیا دەست لە قوبرز وەرەدا لە ئاوەکانی یۆنان وەرەدا لە قەوقاز لە بولقان لە ئۆپراسیۆنی سەربازی بەڵێ لە هەموو ڕوویەکەوە دەزوەرد 140,000 سەرباز لە قوبرسە تورکیەکەیە لە هەموو شوێنە دەزوەردا لە لیبیا دەستی وەردا لە واقعەیە لە سووریا بۆیە من پێم وایە تورکیا بەردەوامە بێت لە وەستەوەردان بیمافیا هەرێمی کوردستان باوسیارش لێ بکەم پێشتر زیاتر پەیوەندەکانی بڵین پارتی یاخود بڵێ حکوومەتێن لە ڕێگەی نێچیوان بارزانیەوە بوو ئێستا و ڕۆڵی کەمتر بوو یاخودتر ئێستا ئەو هەرەندازاری پەیوەندەکانی تورکیا و هەرێمە وڵا حقیقەتت پێ بڵێم کە ئەم کابینەیە بەڕێز کاک مەسعود بەرزانیاتە سەر حکوم تورکەکان و تورکیا و ئەوانە ئەزمونێکیان لەگەڵ ئەم نەبوو تا ڕادێکیش پێیان ناخۆش بوو نێچیروان بەرزانی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان نەما
بۆیە ینی یەکلا نەبوون لەوەی کە چۆن مامەڵێن حکوومەتی هەرێمە چۆنە بێ لەگەڵەوانە بۆیە و پرسەشیان زیاتر زەق کردەوە کە مەرزێکی دیکە لەگەڵ عێراقا ئەکەنەوە وەکو کارتێکی فشار لەسەر هەرێمی کوردستان دایبنێن. ئێستا کێشە نییە؟ ئێستا تا ئێستا کێشە نییە بەڵام کاتێ تورکیا بێت توانی کێشە دروستکە لە ناوکۆی ناوچەکەیان نەک لە هەرێمی سوپاس کارباجات بە کورتی سوپاس دەکەم سەبارەت بە مەسەلەی بودجە و نەوتێرێ لەمەوە ئەگەر نەوتەکە ڕابگیر هەر بەرداوامی بودجە کار دێت بۆ هەرێم ئەگەر بەپێ ئەو ڕێکەوتنەوە بەپێ یاسای بودجە هەیە ئەگەر نەوت ڕابگیر و ڕانەگیرێت تازە مەسئولێتێکی یاسایی لەسەر حکوومەتی عێراقەیە دەبێت بودجێ هەرێمی کوردستان بنێرێت هیچ مەجالی تیادا نییە بە سوتەمەنیشکە بە سوتەمەنەکە دەبێت ڕێکەوتنیکەی لەسەر بکرێت چکە سوتەمەنەکە جیاوازە دەبێت لەگەڵ وەزارەتی نەوتی عێراقا دوای ئەوەی کە بودجە دەچێتە بواری جێبەجێکردنەوە حکوومەتی هەرێم لەگەڵ وەزارەتی نەوتا بکەوێتە گفتوگۆ و بکەوێتە مفاوزاتی مباشر بۆی کە جارێکی تریش سوتەمەنی مەدعوم بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان چونکە ئەویش لە چوارچێوەی ئەو سزایانی حکوومەتی عێراق بوو کە بەسەر هەرێمی کوردستاندا بڕی لە دوای ساڵی 2014ەوە کە وەکو چۆن بودجەی بڕی ئەویشی بڕی دەبێت بە مفاوزاتێک و بە ڕێکوتنێکی تازە ئەویشە جێبەجێکرێتەوە. سپاس بە هەردوولاتن بۆ بەرزان کە بەهەجەت ئەحمەد و دکتۆر بەهرۆس جعفەر سوپاسیان بەدەمتان دەکەم سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ کارانم خواتان لەگەڵ.